بەناوی خوای گەورە و میهرەبان جژنی قوربانتان پیرۆز بێ. پەیام وەکو هەمیشە لە سەنگەرەکانی بەرگری لە خاکی کوردستان لەگەڵ پێشمەرگە ماوەی زیاتر لە 3 ساڵە پەیامی جژنە پیرۆزە هی پێشمەرگە بە خەڵکی کوردستان و هاونیشتیمانیان دەگەێنێت. ئەمڕۆ ئێمە لە مەتاری حلێوە لە ناوچەی دووس خورمات و لەگەڵ لیوای 16 لەگەڵ فەرماندەکانی پێشمەرگە و پێشمەرگە جژنە پیرۆزە ئەنجام دەدەین و پەیامی هێزەکانی پێشمەرگە بە هاونیشتیمانیانی کوردستان لەم جژنەدا دەگەیەنین. لەگەڵمان بن. کاکە سڵاوتان لێبێ. جژنتان پیرۆز جژنە پیرۆزەتان ئەتوان ئاراستەی کەس و کار و خانەوادەکەتان بکەن. زۆر پیرۆزبایی جژن لە هەموو خانەوادی شەهیدانەکەم و لە خانەوادی پێشمەرگە سەربەرزەکانەکەم کە ئێستا لە بەرەکانی جەنگان و زۆر سپاسی ئەو کەسانە ئەکەین کە وا بە خەمخۆری پێشمەرگەن و زۆر پیرۆزبایی ئەەکەم لە هەموو خانەوادی پێشمەرگەکان و خانەوادەکەی خۆشم زۆر سپاسانەکەم. چی شتێ لە جەژندا بەلای پێشمەرگەوە خۆشە لە بەرەکانی شار؟ ئەوەی کە بەلای پێشمەرگەوە ئێستا زۆر گرنگە ئەوەیە کەەوە سەردانی پێشمەرگەکانەکان لە کاتی ناخۆشیەکانەوە لە کاتی خۆشیەکاندا. دەست خۆش دووبارە جژنە پیرۆز. سڵاو برا. سڵاو بەخێر من. جژنتان پیرۆز بێ. جژنی هەموو لای مبارەک بێت و پیرۆز بێ. دەتوانی لە ڕێی پەیامەوە پەیامی خۆت پەیامی جژنە پیرۆزە بۆ خانەوادەکەت و دۆست و خزمانت بنێری. پێشەکی ئێمە جژنە پیرۆزە لە گشت خانەوادی شەهیدان و گشت هاوسەنگەرەکانمانەکەین بە تایبەتی پێشمەرگەی کوردستان وارووا سەرخۆشی لە هەموو ماڵە شەهیدەکان و لە هەموو هاوڕێکانمانەکەین. جژنی هەموو لای پیرۆز بێت و ئینشەڵڵا دوا ساڵی ناخۆشیە بێت و بە هیوان کەوا لە ساڵیاندەیە ببینە خاوەن کیانێکی خۆمان و دەوڵەتێکی خۆمان. سپاس جژنی پیرۆز. کاکڕێکە و سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێزشان و بەخێر بن. جژنەتان پیرۆز بێ. جژنەی بەڕێزتان نیش پیرۆز بێ. بەخێر. پەیامت چییە بۆ خانەوادەکەت لە جژندا بۆ دۆست و خزمانت؟ پێشی جژنە پیرۆزە لە هەموو هاوڕێ و هاوسەنگەران و برافسەرەکان مەکەم بۆ جژنە پیرۆزە لە خانەوەدەی شەیدە سەربەرزەکانەکەین ئەوانەی کە ڕۆژگارێک لەگەڵمانە لە سەنگەرەکان و کە ئێستا چوونەتە جێگای خۆیان و پیرۆزبایی جژن لە کەس و کار و ماڵ مداڵیان دەکەین. ئەوەی کە خۆشە بۆ پێشمەرگە لە کاتی واجبیدا لە کاتی دەوامیدا لە کاتی بۆنەکاندا زیاتر چی دڵی پێشمەرگە خۆش دەکەن؟ ئێمە الحەمدوللا هەموو کات دڵخۆشین بەم کارێکە کردمانەوە کۆجی دیفاع لە خاک و شەرەفی خۆمانەوە بۆ گەلەکەشمان و بۆی کە ئێمە لێرە لەم سەنگەری بەرگریان کە سوکار و هەموو لایەک لەوێ بەخۆشی و ئارامی جژن و جژنە پیرۆزەی خۆیان بکەن. لیوای 16 یەکێکە لەو لیوانەی کە مەشق پێکرا و ئامادەکرا و لیوایەکی باشە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر و گروپی چەکداری داعش. لیوای 16 وەسفی چییە لە لای تۆ؟ لیوای 16 لای هەمووان ئاشکرایە لە بیدای دروستبوونی شەڕی داعشەوە هەر لە جەلەلاوە تا خازر لیوایکی کاریگەر بۆ لێدانی تیرۆر و تیرۆرستان بۆ سپاس بخوا لە هەموو شەڕەکانە سەرکەوتوو بووینەوە بە کەمترین زیان ئێمە بردمانتەوە لێ. جژنە پیرۆزێ دووبارە بەخێن سەرچاو. سپاس. پەیامی ئێوە وەکو هێزەکانی پێشمەرگە بە بۆنی جژنی قوربانەوە چییە بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان؟ دیارە پێشەموو شتێک بە ناوی هەموو فەرماندە و پێشمەرگەکان و پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەین پیرۆزبایی جژنی قوربانیان لێەکەین. هیوادارین بەخۆشی جژنێکی بەخۆشی بەرنەسەر. دیارە ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە لەم سەنگەرانە کە لەم سەنگەرانان بۆ ئەوەیە کە میلەتەکەمان ئەم بۆنە پیرۆزانە بەخۆشی و بە سەلامەتی و بە ئەمنێتێکی باش بەرنەسەر کە ئیمڕۆ ببینی دەیان هەزار پێشمەرگە دوور لە عائلەی خۆی دوور لە ماڵی خۆی کە لە ماڵی خۆیان نییە جەژن بکە هەمووی لە پێناوی خەڵکی کوردستانایە لە پێناوی ئازادی ئەوانە لە پێناوی خۆشی ئەوانایە لە پێناوی پارێزگاریکردنی ئەوانە لە هەرچی هەڕەشەیەک ڕویان تێ بکە. هێزی پێشمەرگە ئەمڕۆ داوای لە خەڵکی کوردستان هەیە یەکریز بن یەکدەنگ بن. هەندێک قسە بڵاو بێتەوە کە
جارێکی تر لەوەی ئەم ناوچانە ڕوبەڕووی هەندێک شتی ناخۆش ببێتەوە بەوەی کە هێزێک دێ داگیری دەکاتەوە یا هەر شتێک ناخۆش بەسەر میلەتی کووردا بێ پێشمەرگە بەڵێنی چی دەدا بە کورد بە حقیقەت ئێمە دیارە دوژمن و ناحەزانمان زۆرە هەڕەشەیش زۆرە بەڵام ئایا ئەوانەی کە ئەو هەڕەشانەیە کە نەتوانن بەرنمەکانی خۆیان ئەجندای خۆیان جێبەجێ بکەن ئەینا ئەوانەی کە داگیرکەرانی کوردستان هەمیشە چاویان لەوەیە کە کورد ژێردەسە بێ و سەرەتی سامانی ئەم وڵاتە بەتاڵان بن ئەمە ئەم منتیقانە بە خوێنی پێشمەرگە ئازاد کراوە و ئێسش پێشمەرگە ئیپارێزیە لەبەر ئەوە هەتا دوات تڵۆپی خوێنمان ئەبێ هێزەکانی دوژمن بەسەر ئێسک و پروسی هێزەکانی ئەمە بڕوا ئەوسا ئەم منتقانە چۆڵێ ئێنا ئەو منتقانە پێشمەرگە بە هیچ شوێنێ پاشەگەزەی لێ ناکە و ناوچەی کوردستانیەوە بگەڕێنەوە سەر کوردستان چی بکرێ بۆەوەی بارودۆخی پێشمەرگە زیاتر باش بکرێت دیارە بە حقیقەتی ئەمە ئەو قەیرانە کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان پێشمەرگەش بەشێکە لەوە لەبەر ئەوە ئێساکە بەرنمەیەکی تۆکمە هەیە و مەشروع هەیە لە وەزارەتی پێشمەرگە لە فەرماندەیی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەوەی بتوانین هەم سەنگەرەکانمان قایمتر بکەین هەم ژیانی پێشمەرگە باشتر بکەین هەم پێویستیەکان و مسلزەماتی پێشمەرگەش دابین بکەین بۆ داهاتوو کە بۆی بتوانین سوپایەکی پێشمەرگەی یەکگرتووی پڕمەشقی پرچەک دروست بکەین بۆ ڕوبڕبوونەوەی هەموو هەر شەڕەشەیە کە ڕووکاتە ئەماریەمە. پەیامی جژنە پیرۆزە لە ڕێگەی پەیامەوە دەتوانی بۆ کەس و کار و خانەوادەکەت بنێت سەرەتا جژنە پیرۆزە لە هێزەکانی پێشمەرگە و هاوڵاتیانی کوردستانەکەم کە ئێمە کە ئێستا لە هێڵی بەرگرین و هاتوین بۆ جژنە پیرۆزە لە برا پێشمەرگەکانمان و ئێمەش هاوشانی ئەوان کە لە سەنگەرەکانین و بەدڵ و بەجیان خاکی خۆمانە پارێزین بۆ سەرماڵی هاوڵاتیان یەکەم کەس پیرۆزبای جژنت لێکرد کێ بوو؟ وڵی تا ئێستا جژنە پیرۆزەم لە کەس نەکردو چونکە مەجای ئەومان نەبووە ڕاستی پەیامی پێشمەرگە و بەڵێنی پێشمەرگە بە هاونیشتیمانیانی کوردستان چییە لە جژندا؟ بەدڵ و بەجیان بەڵێن دەدەین بە هاوڵاتیانی کوردستان کە تا دوا هەناسە هەمیشە هەوڵە دەین کە خۆمان بکەینە قوربانی خاک و نیشتیمان و هاوڵاتیان دڵنیا بن و دڵنیان دەکەینەوە کە ئێمە هەرگیز کۆڵ نادەین تا دوا هەناسە. دیارە هێزەکانی پێشمەرگە ئەمڕۆ لە لیوای 16 لە دۆست خورمات و کۆبوونەتەوە جژنە پیرۆزە لە یەکتر دەکەن و وەکو خۆشیان ئاماژەی پێ دەکەن بەڵێن و پات دەکەنەوە کە ببنە قوربانی لە پێناو خاکی پیرۆزی کوردستان و بەڵێن بە هاونیشتیمانیانی کوردستان دەدەن کە بیان پارێزن و تا ئەو کاتەی لە توانایاندا بێ ئەوان لە سەنگەرەکانی بەرگری لە خاکی پیرۆزی کوردستان بمێننەوە. کاکە سڵاوت لەبێ سڵاو لە خۆشە دەخێر بێ سپاس. پەیامی جژنە پیرۆزت بۆ خانەوادەکەت و کەس و کارەکەت چییە؟ وای یەکەم شت جژنە پیرۆزە لە دایک و باوکی شەهیدان دەکەم دواتر جژنە پیرۆزە لە پێشمەرگە قارەمانەکان دەکەم کە لە پێشەوەی هێڵی بەرگرینە ئەوزە دواتر جژنە پیرۆزە لە کەس و کار و ماڵمنا لە خۆم دەکەم. ئەو شتێک کە زۆر خۆشە لە کاتی پێشمەرگایەتیە چییە؟ وەڵاهی پێشمەرگایەتی خۆشە ینی دۆستایەتی پیادەی برادرایەتی پیادەبی هەموو کاتێک بڵین لەو سەنگەرانە ئامادە باشی پێشمەرگە یعنی بە هەموو شێوەیەک پاراستنی خاک و نیشتیمان ئەوە لە هەمووی دڵخۆشکەرترە و ئێمەش هەتا مابین تا دڵۆپی خوێنمان تێدا مابێ هەموو هاوڵاتێکی تاک بە تاچی کوردستان دڵنیا دەکەینەوە کەوا هەتا ئێمە لە سەنگەرەکان مابین با ببێ خەمی پاڵدنەوە لە ماڵەکانی خۆیان. تۆ خۆت دانیشتووی شوێی؟ من سەر بە ئیدارەی ڕاپەڕێنم نەحەیە بێتواتە. لە ئیدارە ڕاپەڕینەوە هاتووی بەرگری لە خاکی کوردستان دەکەی لە سەردەمی پێشمەرگایەتی یا چەند کەسی ترت ناسیوە خەڵکی شوێنەکانی تر خەڵکی کەرکوو خەڵکی سلێمانی خەڵکی چەمچەماڵ بوو بێ؟ بەخوای بۆ ناسین وەکو ناسین یعنی حیساب ناکرێ خەڵکی کەرکووکم ناسیوە خەڵکی سلێمانیم ناسیوە خەڵکی چەمچەماڵم ناسیوە خەڵکی خانەقین یعنی وەسفی ناکرێ بەڕاستی
پێشمەرگایەتی هەموو شتە پێشمەرگایەتی پیرۆزە یعنی هەم برادایەتی و دۆستایەتی لە شوێنەکانی ترپیا دەکەی هەم دیفاع لە خاک و نیشتیمانەکەی خۆت دەکەی و هەروەها دۆستایەتی و برادایەتیش لە ناو پێشمەرگایەتی زۆر خۆشە. سپاس دووبارە جەژنی پیرۆز. پێشێکی سەرخۆشە لە هەموو بنەماڵی شەهیدانەکەم و جەژنە پیرۆزیان لێکەم جەژنە پیرۆزە لە هەر چوار پارچەی کوردستانەکەم و دەستان خۆش بێ ئەمەوەیە کۆکار بزانم ئەمەوەیە کۆکار بزانم بۆچی یعنی هەندێک کەس هەیە خۆی لە کامێرە لادا ئەوە نەترسناکە کامێرە ترسناک نییە ترسناک نییە هەچ کەس و ئارزوی خۆی حەز ناکات دەرچێت لە کەنانەکانە زۆتە بێە. سپاس دووبارە جەژن پیرۆز بێ. سلااوت لێ بێ. سلااو لە تۆش. جەژنە پیرۆز لە هەموو خانەوادەی شەیدان لە هەموو برا پێشمەرگار وە ئەوی بەڕێزیش و هیوادار بەم ساڵ بێتە خۆشترین جەژن بۆ هەموو مسلمانان بە تایبەتی مسلمانانی کوردستان. جەژنە پیرۆزت لە کەس کردووە؟ ناوەڵات تایسە نەمکردو. بەنیازی یەکەم کەس جەژنە پیرۆزی لێ بکەی کێ بێ؟ جەژنە پیرۆزە لە دایک مەکە لە دایکی خۆم و دایکی شەیدان دوای دایکی خۆم. دووبارە جەژنە پیرۆز. سپاس. وەش بەخێر بێ سەرچاو. زۆر سپاس. کاکەڵمەت پەیامی هێزەکانی پێشمەرگە بۆ هاونیشتیمانیانی کوردستان چییە لە ڕۆژی جەژنداوە بەڵێنتان چییە بۆ هاونیشتیمانیانی کوردستان و کەرکووک؟ پێشەچی بە بۆنێک جەژنی قوربانەوە پیرۆزبایی لە خانەوادەی شەهیدان و برا پێشمەرگەکان و هەموو گەلی کوردەکەی پەیامی هێزی پێشمەرگە وازەح ڕوونە هەر وازەح بۆ هەڕوونە کە دیفاع لە میلەتی کورد دیفاع لەو میلەتەی کە چەندین ساڵە ئەچەوسێتەوە خاوەنی خاچ خۆیتی بەڵام خاوەنی مافی خۆی نییە بۆیە دەما هێزی پێشمەرگە هەمیشە ئامادەکاری کردیە بۆ ئەوەی دیفاع لەو میلەتە مەزلومە بکە ئێستا خۆشببختانە کیانێکی باشمان بۆ هاتیتە پێشەی بەڵام دەبی هەوڵ بدەین نەوەستین زیاتر ئەو کیانە بەرەو پێش ببین دیارە ئێستا باسی ڕیفراندۆمەکرد بە هەر چۆنێک هەبی تر دەبی هەوڵ بدەین ئەوەی مەبەستمانە جێبەجێ بکەین لە ڕیفراندۆمەکە وە بەنسبەت گەلی کوردستان و ئەو منتیقە ناوچەدا بڕێنراوانە ئەوە بۆ 4 ساڵەتی هێزی پێشمەرگە پاش شەهید بوون و ماندیبوونەکی یەکجار زۆر و هیلاچی و شەونخونێکی هێزی پێشمەرگە توانیتمان ئەو منتیقانە ڕزگار بکەین و ئێستا جەبهەی لێە و خۆشببختانە هێزی پێشمەرگە ورەی زۆر باشە و لە سەنگەرەکانی خۆ قائیم دانیشتووە و ئامادەکاری ئەکا بۆ هەر ئەگەرێک. کاکەڵمەت بەو پێی جەنابتان ئەزمونێکی باشتان هەیە لە کاری پێشمەرگایەتی چی شتێک زۆر کاری لێ کردوون زۆر کاریگەر بووە لەسەرتانوە چی شتێک زۆر خۆش بووە لەسەر پێشمەرگە و لەسەر فەرماندەکانی پێشمەرگ؟ هەمیشە پێشمەرگە لە ورەی بەرز بووە دڵی خۆش بووە بەڵام لە کاتی سەرکەوتنەکان بە تەکید کاریگەری باش هەبووە بۆ ئەوەی ئەو هێزی پێشمەرگەیە دڵخۆش بکرێت چونکە دیفاع لەگەلێکی زۆر چەساوە و ماندوو غەدر لێکراو دەکات. پیرۆزبایی هاوسەی کە سوکاری شەیدانەکەم و گەلی کوردستان بە تایبەتی و هەموو مسلمانانی جیهان. یەکەم کەس جەژنە پیرۆزت لێ کرد کێ بوو؟ خێزانەکەم بوو. دووبارە جەژنت پیرۆز بێ. هێزەکانی پێشمەرگە پەیامی چیان هەیە و چی بە هاونیشتیمانیانی کوردستان دەڵێن؟ پەیاممانەوەی بۆ خەڵکی کوردستان بێخەم بن لە تیرۆستانی داعش دوورە لە خەڵکی کوردستانەوە بەهۆی پاڵپشتی هێزەکانی پێشمەرگەوە. زۆر سپاس جەژن تا پیرۆز بێ. جەژنت پیرۆز بێ. جەژنی خۆشە پیرۆز بێ و لە هەموو گەلی کوردستان و لە هەموو مسلمانێکی جیهان پیرۆز بێ. پەیامی جەژنت تۆ لێرەوە بۆ کەس و کارت بۆ خانەوادەوەت. جەژنە پیرۆزی خۆمیان ئاراستاکەم جەژنە پیرۆزە لە هەموو شەهیدانی کوردستانەکەم ڕێگای ڕزگاری خواست جەژنە پیرۆزە لە هەموو وەرفەرەنکراوانەکەم هیوادارم هەموو جەژنێکیان هەر خۆشی و شادی بێ. جەژنی خۆشی پیرۆزەوە بەخێبێن. پەیامی تۆ لە جەژنی قورباندا بۆ کەس و کارەکەت بۆ خانەوادەکەت دەتوانین لە ڕێگەی پەیامەوە بنێری. پێشەکی پیرۆزبایی لەسەر جە مسلمانانی جیهانەکەم لە دایکی خۆشەویستم لە هاوسەرەکەم ناڵەکانم خوشک و براکانم لە هەموو پێشمەرگە و برا پێشمەرگەکانم. پێشمەرگە پەیامی چی دووپا دەکاتەوە لە ڕۆژی جەژندا؟ ئێمە
ینی ئامادە باشین لە هەموو حاڵەتێکی نەخوازراوە و خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە کە ئێمە هەموو کات ئامادەین بەرپەرچی دژمنانی کورد بدەینەوە. جژنتان پیرۆز بێ. لە تۆش پیرۆز بێ، لە خەڵکی کوردستان پیرۆز، لە پێشمەرگە قەهرمانەکان پیرۆز بێ. هیوادارم ئەم جژنە پیرۆزە تێکرای خەڵکی کوردستان هاوڕابن لە هەموو کارە جوانەکان، پێکەوە ژیان، پێکەوە وەکو بڵێن لە سەتاسەری کوردستان یەکدەنگ بین، نامالی کوردجارێتتر ڕێک بخرێتەوە، خوێنی شەیدەکانمان بەفیرۆ نەڕوات. هیوادارم ئەم جەژنە بێتە هەوێنێک بۆ تەواوی خەڵکی کوردستان و مسلمانانی. پێشمەرگە بەردەوام لە ناو فەوجان لە ناو لیوە هەندێک جار نوکتەی خۆش، هەندێک جار بە سەرهاتی خۆشی بەسەردە. لە کاتی پێشمەرگایەتیە ئێوە ئەگەر شتێکی خۆش لە بیرتان بێ بۆم جەژنە پێشکەشی کەس و کارەکەتان پێشکەشی هاونیشتیمانیانی کوردستانی بکەن. وەڵا پێم وانە پێشمەرگە نوکتە هەبێ. پێشمەرگە هەموو کارەکانی شەڕ و بەرگریکردن لە خاچی کوردستان. چی شتێ بەلای پێشمەرگەوە زۆر خۆشە؟ ئەرکی نیشتیمانی، بەرگیکردن لە خاکوی نیشتیمان، بەرگیکردن لە خەڵکی کوردستان، سازش نەکات لەسەر بستێ خاچی کوردستان بە شانازیەوە هەموو پێشمەرگەی کوردستان ئەزانی ئەرکێکی پیرۆزی لەسەر شانە. جەژنتان پیرۆز بێ، جەژنە پیرۆزە لە کەسوکاری سەربەت شەیدان دەکەین، جەژنە پیرۆزە لە ئێوە دەکەین. ئێوەش ماندووبوون وەکو پێشمەرگە ئاسا هاتون ئەوڕۆ لە بەرەکانی پێشەوە لەگە برا پێشمەرگەکان جێژناتان کرد، دەستان خۆش بێ بەخێر بێت سەر و سەرچاوم زۆر بەخێر بێن. پەیامی پێشمەرگە بۆ هاونیشتیمانیانی کوردستان. پێشمەرگە ئێمە داوا لە حزب کوردستانیەکان دەکەن یەک دەنگ و یەک ڕەنگ بن بۆ کاراکردنەوەی پەرلەمان، داوا دەکەن یەک ڕیزی کورد بپارێزن. بەخێر بێت سەر و سەرچاو. دووبارە جەژنت پیرۆز. پیرۆز بێت ئێوەش سەرچاو. جژنت پیرۆز بێ. لە توش مبارەک بێت. پەیامی تۆ جەژنە پیرۆزت بۆ کە خانەوادەکە دەتوانین لە ڕێی پەیامەوە بینی. وڵای جەژن لە هەموو مسلمانانی سەر کوردستان پیرۆز بێ و لە ماڵ و مناڵ و خزم و کەس و کاریش پیرۆز بێت. جەژن لە لای پێشمەرگە چۆنە لە بەرەکانی شار؟ جەژن هەموو ڕۆژە پێشمەرگە جەژنە. جەژنت پیرۆز بێ. ئەمریکا لە جۆژنەوە. پەیامی تۆ وەکو پێشمەرگەیەک لێرە بۆ کەسوکارت بۆ هاوڕەکانت بۆ ماڵەوەتان چییە؟ وڵات جێژن مبارەکەی و هەموو ساڵە بەخۆشی بێ و جژن لە پێشمەرگایەتیا چۆنە؟ تا بڵێ جێژنێکی خۆشەوە و تا بڵێ جێژنێکی ڕێکوپێک و ئاساییە. زۆر سپاس دەستخۆش. سلااوت لێ بێکە. لێ بەخێر بێ سەرچاو. جژنت پیرۆز بێ. پیرۆز بێ لە هەموو مسلمانانی جیهان و کوردستان بە تایبەتی. تۆ پەیامت چییە لە جژنەدا بۆ کەسوکارت بۆ ماڵەوەتان؟ پیرۆزبایی جێژن لە هەموو مسلمانانی جیهانەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان و پیرۆزەوە لە جەژن و خۆشییابن ئینشەڵڵا. ئێوە یەکەم کەس کە جژنە پیرۆزتان لێکرد کێوە؟ وەڵی ئێستا هێشتاگە دەستمان پێ نەکردو لە بەرەوەی زووە، بەڵام ئینشەڵڵا ئیتر کاتێکیکە برادرانی خۆمانەوە سەرەتا جژنە پیرۆزەمان لە برادرانی خۆمان کردو، دوایش بە پەیوەندی تەلەفۆنی پەیوەندی بە کەسوکارەوەکەین و جژنە پیرۆزەی لێکرد. باشە جژنە چۆنە لە بەرەکانی شار؟ تۆ چەند جژنەیە لە بەرەکانی شار جژنەکەی؟ وڵا سوپاس بۆ خوا باشە، وەڵی تر بە ژێرەی مانەوەیە وەجبەیە چی جژنێکمان بەرکەوێت لێرە ئاساییە تر ڕاتوی. دەستان خۆش بێ. دووبارە جژنتان پیرۆز بێ لە هەموو لایەک، پیرۆز بێ لێوەش بەخێر بن سەر چاو. جژنت پیرۆز لێوەش پیرۆز بێ. پەیامی تۆ بۆ کەسوکارت بۆ هەرێمی کوردستان چییە لە جژندا؟ لێرۆ جژنە پیرۆزە لە ماڵەمانەکەم و لەگەلی کورد بە تایبەتی. جژنە چۆنە لە لێرە؟ جژنێکی خۆش و ئاسایی و بێدەنگ و هیچ کێشەیەک دروست نەبوو. باشە لە جژندا کۆمەڵێ کەس دۆستی هەیە، ناسیاری هەیە، خەڵک ئەوێ لە ماڵەوە جژن بکە بەخۆشی لە ماڵ و مناڵی خۆیدا جژن بکە. جژن لە بەرەکانی شەڕ چۆنەوە تا چەند حەسان لێرە جژنکەن لە ماڵەوە جژنکەن؟ لێرە بێ و لە ماڵەوەی بێمە فەرقی نییە. جژنت پیرۆز بێ. لە توش پیرۆز بێ بەخێر سەچان سپاس. پەیامی تۆ وەکو پێشمەرگەیەک بۆ کەسوکارت بۆ هاوڕەکانت چییە لە جژندا؟ سەرەتا جەژنی قوربانی پیرۆز لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی پیرۆز بێ، لە کەسوکاری شەیدانی سەربەرز پیرۆز بێ. جەژنە پیرۆزە لە خانەوادەکەم دەکەم بەگشتی. هیوادارم لە جەژنی داهاتوو وەزعەکان خۆش بووبن و ئارامی باڵ بچێشێ بەسەر داوای کوردستاندا. چی شتێک خۆشە لە پێشمەرگایەتیدا زیاتر کە پێشمەرگە پێی ئارامە بێ، پێشمەرگە دڵی پێخۆشە بێ؟
ئەو شتێک خۆشە بۆ پێشمەرگە بە جێگەاندنی واجبەکەیەتی بەبێ کەم و کوڕی ئەوە ئیشێکی خۆشە بۆ پێشمەرگە خۆشترین شتی پێشمەرگەوەیە کە ئەو واجبەی دەیدرێت هەیە ئەو وەرکەی پێی دەستپێرن بەبێ کەم و کوڕی جێبەجێکە ئەوەی گوێبیستی بوون لەم بەرنمەیە کە تایبەت بوو بە جەژنی قوربانی پیرۆز لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە میحۆری خورمات و پێشمەرگە پەیامی ئەوە بوو دوو پاتی کردەوە کە لە سەنگەرەکانی بەرگری هاونیشتیمانیانی کوردستان دەپارێزێت و لە پێناویدا گیانی خۆی دەبەخشێت تا جەژنێکی تر و بەرنمەیەکی تایبەت بە جەژن بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.